بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە لە بۆنەی پێداچوونەوەیەکی زانستی خێرادا شێرپەنجەی سوورێنچک کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان پزیشکە زۆر بەتوانەکانی ناوخۆ و دەرەوە لە بۆنەی پێداچوونەوەیەکی زانستی خێرا بە شێرپەنجەی سوورێنچک بە هاوکاری کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان پزیشکە زۆر بەتوانەکانی ناوخۆ و دەرەوە ئەزموونی خۆیانمان بۆ دەگوازنەوە. بەشداریکردن لەم بۆنەیەدا زۆر گرنگە چونکە باشترین پزیشکانی ناو ئەو بوارە ئەزموون و شارەزاییەکانیان پێشکەشی بەشداربووان دەکەن. ئەم کاتتان باش، من دکتۆر محەممەد عومەر محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی هەرسوجگەر پرۆفیسۆری هەناوی پێ خۆشحاڵم کە لە ڕۆژی 3/11 بەشدار دەبم لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێیان و پسپۆڕانی شارەکەمان و لە دەرەوەی سلەیمانی و کوردستان و عێراق و لە دەرەوەی عێراقیش چەند پسپۆڕێکی ئازیز بەشدارمانە بن بۆ بابەتێکی گرنگ لەسەر نەخۆشیەکانی شێرپەنجەی سوورێنچک. من لەم سیمپۆزیەمەیە بابەتێ پێشکەشەکەم لە سەرەتای ئەو دانیشتنە کە بریتیە لە توێژینەوەیە کە لە سەنتەری هەرسوجگەر لە سلەیمانی ئەنجام دراوە و من سەرپەرشتی خوێندکارێکی بۆردم کرد بۆ ئەم بابەتە کە زانیاری ئەو نەخۆشانەمان کۆ کردوانێ کە شێرپەنجەی سوورێنچیان هەبوو بۆ ئەوەی لە نزیکەوە جۆرەکانی و هۆکارەکان و مەترسیەکانی توشبوون بەو نەخۆشیە بدۆزینەوانێ و لە توێژینەوەکەیان زۆر دەرەنجامی گرنگمان دەستکەوت کە لەو سیمپۆزیەمەیە ئەخرێتە ڕوو ئینشاءالله. لە بەرواری 3/11 2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.